خێری مژولی چێکردنا تەمبورایە ڕۆژانە نزیکی 8 دەمشمێران کار دەکا دبنوێ چادرێدا چار ساڵێن بێسەدان تەمبۆر دروست کرینە و بووینە ژێردەرێ برڤەبرنا ژیاناوی و ماڵباتەوی سێ جۆرن تەمبورە چێدەکە و هەریەک 5 ڕۆژان بدوماهی تێ ئەو لە بەردەستێ برای خۆفێری چێکردنا ڤان ئالابوویە ودێ ئەڤە 4 ساڵاز تەمبورە چێتکم تەمبورێ ماید بلاوەکەی سووریم چێتکن وێ ترکی وەکەی ترکیا وەڤێت مەیت کورمانجی خاسەتەن وێت کورمانجیم چێتکن ئەو فلکلۆرێ مایە دا فلکلۆریمە نەیەش بیرکردن و وانجیم ئەمش دارێت وی چێتکن دارێت وی ئەمش وان چێتکن و حەفرە کۆلانم بیژن عشق و ئەڤینیا vê malbatê bû durtkirina tembûra ji zarokiyên de ya Şerefê birayê xêrî hunermend e û wî ji temenê 13 salî tembûr û siran bi hevret çêdikirin Canat kevma xewa kirin dikevma xewna dilberê Piştî aşiqê keçekê bûyî bi dihan stiran zir evîniya xwe gotin û niha xwedî pêncî stirane û her negeşt miraza xwe نه ئاز نکارم بێستران ئەما بەس دەردێمەیان باگرونێم خۆرە سترانی بیژن ستران و مالا ماوەکە گوتیام ئەم هەواڵن ئەم هەواڵ مەدوێم باگرون سترانە ژێرە بیژن ستران کارێکی پیرۆزە و چەکی گەلێکی خۆشەی کاربێ بدەبینێ دیم هەواڵش مرۆرە ئەو چیرۆکە مرە مایە وەزێ سترانە بژم هەتازی ساغم هەر سەروێ چیرۆکە ئەو ئەڤینەک بوو کە دەدلێ بدە و دەرناکەوێ مە هەرمی سەروێ بیژن ئینشەڵڵا Ev 6 salên her du di kempa Bacit Kandala dijîn xelkê komergha xenesorêna li Şingalê wek tehedayê jiyanê berdewamî dana hunerê xwe Mugobelkî tu ya minî min tişxwara xwedan kirin min tixis dêl û kezebê te mala min xera kirin ji ber rewşa û jiyana nava kempê de neçar bû van tembûra bifroşin naku debara jiyanê bibe lê heval dosyewanê herê nêzîng stran û mozîka Ez koçerê bejna tibûm te jî ji ba min bar kir Marşingalî Kurdistan 24 Kempa Bacit Kandala